لە چوارچێوەی ئەو چاکسازیانەی کە حکومەت یاریمی کوردستان ڕایگەیاندووە و لە ڕێگاشیەوە داوای لەسەر جەم دەستگا و دامەزراوەکانی کردووە کە دەست بە چاکسازی بکەن. دەستگای گشتی کاروباری مینش لە هەرێمی کوردستان دەستی بەو چاکسازیانە کردو. سەرۆکی ئەو دەستگایەش دەڵێت لە ڕێگەی ئەو چاکسازیەوە توانیومانە نزیکەی 3 ملیار دینار بۆ خەزانەی حکومەتی هەرێمی کوردستان بگەڕێنینەوە. هەروەک لە ڕێگەی ئەو چاکسازیەوە 127 بەڕێوەبەرایەتی و بەش و هۆبەمان داخستووە. ئەمە جگە لە لابردنی 37 جێگری بەڕێوەبەری گشتی کە هەموو ئەمانە بودجەیەکی گەورە بۆ حکومەت دەگەڕێنێتەوە. هەموو ئەم کارانە لە پێناوی ئەوەیە کە دوو ئامانجی سەرەکی ئێمە بپێکین. ئامانجی یەکەممان گەڕاندنەوەی بڕێپارێ بۆ میزانی گشتی، ئامانجی دووەمیشمان زیادکردنی ئینتاجە، واتە ئیحتیمامانێکی زیاتر بەو بەرهەمەی کە دەستگا بەرهەمی دێنێ ئەویش بریتە لە پاکردنەوەی ڕوبەری زیاتر لە مین و تەقەمەنی و هوشیارکردنەوەی زیاتری هاوڵاتیان لە مەترسیەکانی مین و تەقەمەنی. لەسەر ئەم دوو ئامانجە سەرەکی ئێمە هەوڵمان داوە چاکسازیەکانمان دەق بگرێ و ئەتوانیش بژڵێن ساڵانە لەم چاکسازیەی کە ئێمە کردومانە نزیکی 3 ملیار دینار پارەمان گەڕانوتەوە بۆ میزانی گشتی. سەرۆکی لیژنەی چاکسازی لە دەستگای گشتی کاروباری مینش دەڵێت لە ڕێگەی ئەنجامدانی ئەو چاکسازیانەوە جگە لەوەی بودجەیەکی گەورە بۆ حکومەتی هەرێم دەگەڕێنینەوە، لە هەمان کاتدا توانیومانە ئەدای کارەکان باشتر بکەین و کاریگەری نەکردوتە سەر کارەکانی دەستگای مین. ئەوەش ئاشکرا دەکات لە ڕێگەی ئەو چاکسازیانەوە جگە لەوەی میلاکمان کەم کردووەتەوە، لە هەمان کاتدا پەیوەندە نێودەوڵەتیەکانیشمان باشتر کردووە لەگەڵ ڕێکخراوەکانی مین. لە دەستگای مین ئێمە 48 بەڕێوەبەراتیمان هەیە، ئێستا ماوەتەوە 38 بەڕێوەبەراتی 10 بەڕێوەبەراتیمان کەم کردووە. 115 بەشمان هەبووە، 88 بەش ماوە، 27 بەش کەم کراوەتەوە. 198 هۆبەمان هەبوو، ئێستا بۆتە 103 هۆبە. طبعاً ئەوانە کە کەم کراونەوە خەرجیش بۆ حکوومەت داتەبەزێنێ، چونکە هەموو ئەوانە دەرماڵی تایبەتیان هەیە، دەرماڵی پایان هەیە، لە پایەکانیان دێتە خوارد، دەرماڵەکانیان دەخوار، ئەوە دەگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت. لە دوای قەیرانی دارایی هەرێمی کوردستان و کەمبوونەوەی داهاتی حکومەتی هەرێم بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە، حکومەتی هەرێم پرۆسەی چاکسازی دەست پێ کرد و داوای لەسەر جەم وەزارەت و دەستگا و دامەزراوەکانی کرد دەست بە پرۆسەی چاکسازی بکەن بە ئامانجی کەمکردنەوەی خەرجەکان و زیادکردنی داهات لە هەرێمی کوردستان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.